فیلمێکی دۆکمەنتاری تایبەت بە جینۆسایدی هەڵەبجە نمایشەکرێت. کاک ڕەزا حەما شاعری خۆشەویست دووەموت لە هەڵی مۆنۆمەنتی شەهیدانی هەڵەبجە فیلمێکی بەڵگەنامەی تایبەت بە پرسی جینۆسایدی شارەکە کە گوزارش بوو لە ژیان لە ناو ئازاری بەرکەوتوانی چەکی کیمیایی و ئەوسا و ئێستا بەراوردکاریەکی ئەکادیمی بوو تایبەت بە پرسی دۆکمنتەرکردنی پرسی جینۆسایدی گەلی کورد. فیلمەکە لەلایەن کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە نمایشکرا. بەڵگە فیلمێک بوو لێوان لێوە لە ئەرشیف و دیمەنی نەبینراوی ساتی کیمیاباران و دوای کیمیابارانی هەڵەبجە و بۆ یەکەم جارە نمایشکرا. کاری وێنەگرتن و دەرهێنانی لەلایەن سوارە مامە خەیلانی بۆ کرابوو بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە چین و توێژە جیاوازەکانی هەڵەبجە نمایشکرا. هەژار و کاک ڕەزا حەما شاعری خۆشەویست دووەموت تەنها بۆ یەک جار دوی تێدایە پاش ئاوەدانکردنەوەی هەڵەبجە با هەمومان بە ساتی وەستان و بێدەنگی ڕێی ژنەکەی کرد. ماوەستا کامی لەگەڵ جەمیلی برایی بەدەم بەستنی ئەرشیف و بەڵگە فیلمدا ئەوەی کە بۆ هەڵەبجە کراوە وەڵام برایە من کڕانم کرد. ئەوەی گرنگە لە بەنێمەنانی ئەم فیلمە ژیانەوە هەستانەوەی هەڵەبجەیە. ئێمە بێ ئەو کللتورەتیە پەڕێنین کە کللتوری بەزەیە هاتنەوەیە ئۆ دیسان هەڵەبجە دیسان ئەوە فرمێسک خەڵک دەستنیشانمان بکات نا ئەبێ ئێمە ئەم پرۆسەیە بە ئەکادیمی بکەیت و جگەلەوەی بنەوەکانی داهاتوو هەڵسانەوە سێری هێرۆشیما بکە هەتا ئێستا کۆڵی نایەوە سێری هۆڵۆگۆستی جوولەکان بکە هەتا ئێستا ئەو پێشکەوتنانێک ئێستا ئێتیوای هەموو دنیاگەن علاقەی بۆی کار لە سەرەمایەکەن و گەرەسەیەک. من هەمیشە وتومە ئەڵێم تەنها کەرەساتی بوو هەڵەبجە ئەگەر دیوارەکانی ئەم مەزارە هیناوە هەمووی بکەین بە ڕەفە پڕی بکەین لە کتێب لە فیلم لەسەر تەنها کەرەساتی کیمیابارانی هەڵەبجە هێشتا کەمە. هیوادارم تێڕوانینی کۆمەڵگە بۆ ئەم بابەتە بگۆڕێت. لە بیری بچێت هەتا مابێ ئینسانی کورد